بەڵێتیاتە ئێستا شوێنێک نییە بۆ داڵدەدان و مانەوەی ئەو کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە هەم بۆ ئەوەی کە چارەسەری لایانی دەرونیان کرێت لەگەڵۆشدا هەم بۆ ئەوەی کە تێیدا ئەو کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە بمێننەوە ئەمە شوای کردووە کە لەلایەن خێزانەکانی ئەو کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە ئەو کەسانە بەناچاری ببرێنە پارێزگای سلێمانی و هەولێر بەڵام لەو شوێنانەش بە بیانوی قەرەباڵخی شوێنەکان و بە بیانوی نەبوونی شوێنەوە ئەو کەسانە لەو شوێنانەدا وەرناگیرن ئەمە شوای کردووە کە زۆر کات ئەو کەسانی کە بارودۆخ و لایانی دەرونیان جێگیر نییە کە لە ناو بازار لە شوێنە گشتەکان لە پارکەکاندا بمێنەوە و هەندێکیان هەندێک جار دەبنە هۆی سووتاندن و لە ناوبردن و شکاندنی ئەو کەلوپەلانەی کە لەو شوێنانەدا هەن من بۆ قسەکردنی زیاتر لەسەرم بابەتە کاک سالار فتاح بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەڵەبجە لە کاک سالار ئێوەکو بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی چه هەوڵێکتان داوە بۆ ئەوەی کە شوێنێک بکرێتەوە بۆ داڵدەدانی و کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە؟ سپاس بۆم بابەتە کە بابەتێکە ڕاستەوخۆ لە ڕووی تەندروستیەکەەوە پەیوەندی بە وەزارەتی تەندروستیەوە هەیە بەڵام لە ڕوو کۆمەڵایەتیەکەەوە پەیوەندی بە ئێمەوە هەیە. بێگومان ئێمە لە ڕابردووە هەوڵێکماندا پێش ئەم بابەتی کۆرۆنای بوو کە بوو بە ساڵی پار لەگەڵ داواکاری گشتی وەروە مافی مرۆڤ لێرە کۆبوونەوەیەکمان ئەنجامدا بۆ ئەوەی مشورێکی ئەم بابەتە بخورێ چونکە بابەتێکی مرۆیی سەرفە ئەبێ هەمومان بەتەنجەوە بین. ئەو کاتە کارمان بۆ کرد بەڵام هێشتا هەنگاوی تری ئیداریمان بۆ نەناوە چونکە بابەتەکە ڕاستەخۆ بێ وەزارەتی تەندروستی تەبەنی ئەم بابەتە بکە ئێمە لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە تێبینیمان لەسەری هەیە. بەڕێزت خۆت هەندێک پێشەکی دوت فعلەن ئیترەوە دەستی منی سوود کرد کە من هیچ نەڵێم بەڵام ئەوی بەلامەوە گرنگە ئێستا وەکو چۆن ئێمە بایەق بەلایانی جەستەیمان دەدەین و نەخۆشێکمان هەیە دەیبێنە نەخۆشخانە دەیبێنە کلینێک زۆر گرنگیشە کە ئەو کەسانە ژەمێننەوە زۆر بە ئاسانی ژەمێننەوە بەڵام بابەتی دەرونیەکان و گرفتە دەرونیەکان بەڕاستی قورسایەکی کۆمەڵایەتی گەورەی لەسەر خێزانەکانیان دروست کردووە چونکە هەم لە سلێمانی کە شوێنەکەش هەیە قورسایی هەیە جاوەرە لە شوێنێکی وەکو پارێزگای هەڵەبجە کە بەداخەوە تا ئێستا ئەم بابەتە نەکەوتۆتە سەر پێ ئیشی بۆ نەکراوە. ئەکرێ وەزارەتی تەندروستی بۆ خۆیان هەوڵێکیان دابێ بەڵام ئێمە ئەوەی جەختی لێ دەکەینەوە کە ڕۆژانە گرفتە کۆمەڵایەتیەکانیان دەگاتە لای ئێمە چونکەوانە دوژاریش لە لای ئێمە هەندێکیان ناویان تۆمارە هاوکاری وەرەگرن خێزانەکانیان پەیوەندیمان پێوە دەکەن لە ڕووی کۆمەڵایەتیەوە و مەعاناتیان هەیە بەدەستیانەوە زۆر جار دەیان هێنە ئێرە ئێمە دەبینین بە چ بارودۆخێکەوە. ئەتوانم بڵێم ئەوەی کەسێکی بێ لە ماڵەکەی یا گرفتێکی دەرونی هەبێ کۆی خێزانەکە بەدەستیەوە مەعاناتی هەیە ئەبێتە قوربانی ئەو کەیسە. ئەمێ دەکەین هەوڵێکی جدیتر بدرێ و ئێمەش بۆ خۆمان ئەتوانین بڵێن لە ئەوانەی کە تۆمارن لە لای ئێمە نزیکەی 42 کەیسە کە هاوکاریان هەیە بێجگە ئەوانەی تریشی کە تۆمار نین لە لای ئێمە پێدەچێ چل زیاتر هەبێ خەڵکی تر کە چاوەڕوانی ئەو هاوکاریانە بێ. ئەمە یەک دووش خۆی سەردەمەکە سەردەمی فشاری دەرونیە ئەکرێ هەر یەکێک لە ئێمە ڕۆژێ لە ڕۆژان بۆ مانگێک پێویستمان بە شوێنێکی تایبەت هەبێت چاودێری دەرونیمان بۆ بکەن و ڕێنوێنیمان بکەن و ینی چارەسەرمان بکەن. هەر کەسێک معڕەزە بۆ ئەوە بەڕاستی بۆیە ئومێد دەکەین هەوڵێکی زیاتر بدرێ. لەبەرەوەی کە شوێنێک نییە بۆ داڵدانی ئەو کەسانە و خۆتوتت خێزانەکانیان بوون بە قوربانی یعنی پێویستە و چارەسەر چییە هەم بۆ خێزانەکانن بۆی کە نەبن بە قوربانی هەم بۆ ئەو کەسانش کە بۆ ئەوەی کە بارودۆخیان باش بکرێت و چارەسەر من ئەم پەیامەم لێرەوە وەکوانی کە ئێمە تێبینیمان کردووە لە ڕووی بیناوە هەڵەبجە ئەوەی من تەسەوریەکەم کێشەی نییە ژینگەیەکی زۆر لەباری هەیە ئەم بابەتە دەڵێم بە ئازایەتیەوە دێڵێم ئەم سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و دەربەنی خانە جوگرافیایشی گرنگە بۆ ئەو شوێنانی کە بابەتی دەرونی جاران ئەگەر کەسێک نەخۆشی دەرونی هەبوایە ئەمەد بڕۆ بۆ لوبنان مەسەڵەن بۆ لەبەری ژینگەی لوبنان ژینگەیەکی هاوکار بوو لە ڕووی دەرون دروستیەوە. ئێستا ئێمەش ئەم ژینگەی ناوچەی هەورامانە ژینگەیەکی لەبارە بۆی ئینسان لە ڕووی دەرونیەوە خۆی ئارام کاتەوە واتە ئەگەر جوگرافیاکەی سوودی لێوەرگرین بینای تایبەتی بۆ بکرێتەوە ئەگەر چی بیناشەیە دەکرێت سوودی لێوەرگیرێ. من ئەڵێم هاوکاریشی گەورە دەکات بە بوارەکە لە ڕووی دەرونیەوە هەروە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە و خەڵکانی فشاریان لەسرە. ئەم ناوچەیەکی گەرمە لە ناغدا واتە لە کوڵانی ناغدا چونکە مێژوەکەی وا هاتووە پارێزگایە کە فشاری دەرونی زۆر لەسەر تاکەکانی هەیە بە زۆر هۆکارێسەک هاتی نییە بۆیە ئەکرێت زیاتر لەوەی کە هەیە خەم بخورێ لە ڕووی بەتایبەت وەزارەتی تەندروستیەوە. ئێمەش وەکو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی تەنها ئەتوانین تێبینیەکانمان بڵین کە ئەم کۆمەلگایە و ئەم خێزانانە پێویستیان بەوەیە هەرچی زووتر مشوریان بخورێت چونکە تۆ کەسێکت کە گرفتی دەرونی هەیە بێ بۆ سلێمانی بێژگە لە ڕۆتینە ئیداریەکەی کە ئەوانی لە سەحە نەزانن بێژگە لە ڕۆتینەیدا قورساییش بۆ خێزانەکەی دروستە بێ بردننی ئەو کەسەش هەروە ئاسان نییە کەسێکە باری دەرونی شێواوە
و زۆربەی ئەو کەسانەشی کە گرفتی دەرونیان هەیە لە ڕووی خێزانیشەوە خێزانێکی هەژارن زۆربەیان یانیوان ناتوانن پشگیریان بکەن. جگە لە خێزانەکانیان ینی ئەو کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە تا چەند کێشە و گرفتیان بۆ خەڵکی دروست کردو بۆ دەوروبەریان دروست کردو بۆ تێکدانی شوێنە گشتەکان دروست کردو لەبەرەوە ناجێگرەی کە لە دەرونیان بێگومانەوەی تر خۆت پرسیارەکەت وەڵام بوو بێگومان گرفتیان دروست کردووە چونکە کەسێکە لە ڕووی دەرونیەوە بارودۆخی تاوانیە ناتوانێت خزمەت بۆ خۆیکە ناتوانێت خزمەت بە دەوروبەریشی بکە وەک ناشتوانێت خزمەتکە کێشەشی بۆ دروستەکە لەوانەیە من ئەوە بڵێم ئێمە ناوی کەس ناهێنم کەسێک هەیە دێتە لامان لە هەفتەیەکە 3 جار دێ بۆ نمونە معاملاتێکی هەیە کێشەیەکی هەیە خۆی ڕوومان تێیەکە کەس نییە مشوری بخوا من بەدی کۆمنت لە لا منەوانە زۆر جار ئێمە مەجبور بین بە شخصی خۆمان نەچینە ناو کێشەکانیەوە و مشوری بۆ بخۆین ئەگەر ئەم کەسە لە شوێنێکی داڵدەدانی تەواو هەبێ خزمەت بکرێ نە ئەوەندە ئێمەش ئازارە چێشین بەدەستەوە نەخۆشی کە دێتە لای ئێمە بۆ نمونە ئەڵێ ئەو کارم بۆ بکەن ئێمەش پێ ئەڵێن وەری ناگرێت دیسانەوەیەتەوە لەبەرەوەی ئەو ناتوانێت خزمەت بەخۆی کا پێویستەکە کەسێکە بێکارەکانی بۆ ڕایکە کەسیشی کەنیە بێ حکوومەت بێ خۆ حکوومەت ئەبێ کەسی یەکەم بێ لە ئەسڵدا خەمی هاوڵاتیەکانی بخوا خێزان دووەم بێ بەس لە لای ئێمە بەعکسەوە خێزان ئەبێ یەکەم بێ حکوومەت ئەگەر خەمی بخوا دووەم بێ یا سێم بێ من وازام سێمیش نییە چونکە خێزانەکەی خەمی خوا دراوسەکانی دەیخۆن خەڵکی شارەکە دەیخوا حکوومەت دو هەمین کەسە کە ئێمە بەخۆمە قسەی بە خۆمان ئەڵین کە ئێمە لە ئێستادا خزمەتگوزاریی ئۆتۆمان نییە بۆ ئەوانە چونکە اختصاصی ئێمە نییە ئێمە تەنها هاوکاریەکمان ئەگەر هەبێ وە دڵنەوایەکمان ئەگەر هەبێ بۆیان سەرچاو سپاس بۆ سالار فەتاح بەڕێوەبەری بەڵێ نزار چاودێری و